ئەمە هەمومان دەوڵەتی داگیرکەری تورکیا دەناسین و دەژانین هەدەفی چییە. هەموو کوردێک لە لای فکری دەوڵەتی تورکیا و ئەردۆغانی تیرۆریستە و پەکەکەیە هەموو نەک یەک و دوو بە تایبەتی ئەو برادرانەی کە لەوێ هاتینە لێرانە خەباکار و خەباتی مەدەنی و سیاسی خۆیان دەکەن بە تاکید ئەوان بە دوژمنی خۆیان دەزانن ئەوەی لێرە لەو کارەی کە بەرامبەر ئەو برادری کرا کە لە سلێمانی شەهید کرا شتی پشت مەسەلەکەیە ئەوەی من لەلای من وەک هاوڵاتیی کوردستان لەلام گرنگە چۆن میتی تورکیا ئەکید میتی تورکیا ویشەی کردێ چۆن میتی تورکیا توانی بێ لە ناو شاری سلێمانی بە ڕۆژی ڕووناک ئەو کارەی بکە ئەوە دوو شتمان پێدەرێ یان زیاتر یان دوو شتمان پێدەرێ یەکەمیان میتی تورکیا بەهێز و دەستی خستیتە ناو هەموو کایەکانی کوردستان بە تایبەتی بە بڕوای من کە بڕۆکە بە حکومی کادری عسکەری مۆشارەزایی کوکم لە هەندێک مەسایلی و ئەمنیش هەیە ئەوە پێمان دەرێ میتی تورکیا دەستی خستیتە ناو دەستگا ئەمنیەکانی کوردستان یعنی خەڵکی لەوێن دەرێ چاندیە و دروستی کردیا و دەتوانی بە ئاسانیش هەموو کارێک بکات لێرانە ئەوە ئەو تیرۆرکردن ئەومان پێدرێتن ئەگەنە ئەوەی دی بەلامەوە خەڵکمان تیرۆر دەکرێت خۆ پاریش دوو کەسیتکیان تیرۆر کرد لە زاخۆش کردیان لە هەولێرش کردیان لە شوێن کەش کردیان لە هەر شوێنێک دەکەن ڕاستە ئەوانە دەرهاوێشتەی شکستەکانیتیان کە لە بەرامبەر گەریلا دەیبینن ئەوە ڕاستە ئەوە بابلین ئەو سەرکەوتنانەی گەریلا کە لەو شوێنانە بینیمان ئەو هەمویان زەید دڵخۆشینە هەمویان سەرکەوتنی گەلیمە نیشان دەداتن بەڵام ئەوەی کە لێرە بوو ئەوەی بەلای منەوە گرنگە دیسان تاکید دەکەمەوە دەستی تورکیا لەناو ئەوانە و پێویستە دەستگا ئەمنیەکانی ئەو شوێنە سلێمانی بە تایبەتی پێویستە دەستگا ئەمنیەکانیان و دڵنیاشم دەزانن چییە دڵنیاشم دەتوانن ئاشکرای بکەن بەڵام ئاشکرای ناکەن کە ئاشکراشی نەکەن خۆیان تاوانبار دەردەچن سزای بکەر بە پێی یاسا دەدرێتن ئەوە نامنونەیەکەچکە ناتوانێت دەژکات گرنگ ئێستا لێرە ئەوی گرنگە بکەر بدۆزرێتەوە و دەستگیر بکرێت چێ هاوکاری بکەر بووە ئەوە گرنگە چکو بکەر ڕەنگە پیاوەی پیاوەگوی لە تورکیا ڕەبەکرێ گرتوبیان نردبیان لە سووریا ڕەبەکرێ گرتوبیان نردبیان یان لە شارەکانی دیکەی عێراق بەکرێ گرتوبیان نردبیان ئەوە گرنگ نییە جیرانیوی گرنگەوەیە چێ هاوکاری وی کرد ئەوی برد ساخت چەند ڕۆژ لەو و تێلەمایتەوە لەو شوێنەمایتەوە لە مەتعەمەکانانی خواردیا کامرە هەیە چێ هاوکاری وی کرد ئەو کارێ بکە چێ هاوکاری کرد قوتاریکە گرنگ ئەوانە بگیرن چکە ئەوانە کرمەکەی ناوخۆنە ئەم بڕوام وایە ئەوانە کەسی دەستڕۆشتین لە ناو دەستگا ئەمنیەکان و دەستگا ئەمنیەکان لەسەریان ئەوانە ببینەوە ئەگەر نەیان بینەوە خۆیان قەتابان